مامۆستای زانینگەها لینشۆپینگا سوێدê چەتۆرەسوول ساڵە 1970 لە هەولێرا پایتەختا کوردستانێش دایک بووە. خوێندنا خۆ لە کوردستانê dike û li zanîngeha Selahedîna Hewlêrê خوێندنا dadnasiyê serî dike. Sala 1995 dest bi karê parêzeriyê dike û heman salê tê Swêd. Li zanîngeha Boros a Swêdê dest bi xwendina giyannasî yan jî saykolojî dike. Ji sala 2004 de lêkolîner û mamosteyê zanîngeha Linköping e. Pileya doktora sala 2009 ji zanîngeha Linköping wergirtiye û niha jî Associate Professor e yan jî dosent e li heman zanîngehê. Bînerên berêz ev dem û hemû demê we bixêr. Em niha li zanîngeha Linköping li avahiya pirtûkxaneyê ne mêvanê Kak Çeto Resûd. Kak Çeto Associate Professor de Psykolojî da em ê çend pirsan lê bikin. Kak Çeto tu bixêr hatî pêş ekrana Kurdistan TV. Gelek caran wexta behsa psykolojiya dibe û terbiye û perwerde gelekî bi hev de girêdayîne. Her malbatek pêwîst e ku zarokê xwe bi rengekî rast û dirist terbiya bike, perwerde bike. Biya te perwerdekirneke baş ji zarokan re çi ye? سپاس بەخێر بەن ئێوەش بووە زانکۆی لینشۆپینگ خۆشحاڵم بەسەرکردنەوەتان وەکوو کوردستان تێبی. بەڕاستی مەسەلەی پەروەردە مەسەلەیەکی زۆر زەحمەتە. هەتا ئێستا ئەو زانیارانەی کە من هەم دەربارەی پەروەردە ناتوانم بڵێن یەک جۆری تایبەتی پەروەردە لە لای دایک و باوک بۆ مناڵ باشە. بەڵام بەگشتی ئەتوانم چوار جۆرە پەروەردەی سەرەکی باسکەم. لەوانە جۆرێک پێڵێن ئۆکتریتار واتە دایک و باوکەکە زۆر تەرکیز لەسەر سەرکەوتنی منداڵەکە دەکەن. ئیلا ئەبێ باش بێ لە مەکتەب زیرەک بێ لەگەڵ ڕەفیقەکانی لە وەرزش و ئەمانە سەرکەوتوو بێ. ئەگەر نەبێ ئەوە ئەتوانین جەزای بدەن. یان شتی بۆ ئۆکرنکەیەکەم بێ یان جەزای دەدەن کە سەرکەوتوو بێ. ئەمە جۆرێکی لە جۆری پەروەردە پیشانی داوە کە زەرێکی زۆری هەیە بۆ مناڵەکە کە گەورە ئەبێ. چونکە مناڵەکەش زۆر پەیوەندێکی سروشتی دروست ناکە لەگە ڕەفیقەکانی ئەگەر دایک و باوک ئەو جۆرە تەربیەتە بەکاربێنن پەروەردەیە. جۆرێکی تر هەیە پێ ئەڵێن پەروەردەیەکی لەسەرخۆ ساخ. ئەو جۆرە پەروەردەیە ئەوەیە کە دایک و باوکەکە سنوورێکدا ئەنێن بۆ مناڵەکە نابێ هەموو شتێ بکە دە مناڵەکی تر بدا یان شتی خراپ بکە و ئەمانە سنووری بۆ دادێنێت بەس هەم ئەم کات کە سنووریان بۆ دانا بۆی ڕوون ئەکەنەوە لە بەرچی ئەم سنووریان داناوە. هەم کات ئەم جۆرە دایک و باوکە خۆشەویستێکی بێ شەڕت ئەدەینە مناڵەکەیان خۆش ئەوێ ئەگەر لە مەکتەب باش بێ یان خراپ بێ ئەگەر لە وەرزش باش بێ یان خراپ بێ ئەگەر بگریان نەگری هەر خۆشیان ئەوێ. ئەمەش جۆرێکی تر لە پەروەردەیە. ئەم جۆرە پەروەردە سەیریان کردووە کە دایک و باوک ئەم جۆرە پەروەردە بەکاربێنێ مناڵەکانێک کە گەورە ئەبن ئەبێنە شەخصێکی زۆر ڕێک و پێک زۆر عاقڵ ئەبن ئەوانش لەگە مناڵەکانی خۆیان باشتر بن. جۆرێکی تریان هەیە پێڵێن دایک و باوکەکە هیچ ئاگایان لە مناڵەکە نییە. نە تەرکیزیان لای مناڵەکەیە نە مناڵەکە کە زیرەک بیان تەمبەڵ بێ هیچ تێ بۆ ناکەن یان کە عاقڵ بیان شەڕ بکە هیچ ئاگیان لە مناڵەکەنی. ئەمەش وا لە مناڵەکە کە تەنیا بۆ خۆی کەسێتێکی دروست بکە بە زۆر دوودڵە ئەو کەسێتە. ئەوەش وا لێ کە کەسێتێکی دروست ئەبێ لە ناحی سایکۆلۆژیەکەی. دانەیەکی تر وەیە کە دایک و باوکەکە زۆر بە دوای مناڵەوەکەن. یعنی نایەن ئەو مناڵە خۆی فێرە هیچ شتێک بێ هەموو شتی بۆ ئەکەن هەم لە مەدرسە هەم لە ریاضە هەموو شتی بۆ ئەکەن فێرە هیچی ناکەن. ئەمەش کە گەورە بوو پیان ئەڵێن ئێستا مستەڵەحێک لە ئەوروپا پێیا بۆ پێڵێن هەر لە منطقەی سکەندیناڤیان پێڵێن کەرلینگ بۆڵن ئەوانەی کە دایک و باوک هیچ مەجال نادەن مناڵەکانیان گەورە بێ خۆیان شت دۆزنەوە دایک و باوکەکە زۆر لەگەڵیان ئەمانش کە گەورە بن ناتوانێت اعتیماد لەسەر خۆیان بکە. اینجا ئەم جۆرە چوار جۆرە تایبەتمەندە بە پەروەردەی مناڵەکان. بێگومان ئەمەش فەرقی هەیە گەر سەیری ئەوروپا بکەین لەگەڵ کوردستان چەند پرسیارێکی تر دێتە پێشەوە بەڵام بەگشتی ئەم چوار پەروەردەیە زۆر باز دەکرێت. باشە نها ینی ژوا هەر چار جۆرێک و جەنابێتە بەحس کرد. تشتێک جوان هەیە مرۆکانەی ناو لێ بکێ ئەف هان پەروەردەیە کوردیە ینی مەفهومەکەی وی ڕەنگی بێژێ ئەف تەربیە هان تەربیە کوردیە و پشترا چ تشت پێویستە ji bo avakirinê kesayetê însanan.
يعني پروردياتيا بكردي چه قاسي نيزيكي و نيرينيه كو شخصيتك كسايتك درست وري افكرن ئەوەی من لە پرسیارەکەت بگەم ئەگەر باسی کورد بکەین بەگشتی بێگومان کوردی زۆر کلاسی هەیە خوێندەواری هەیە نەخوێندەواری هەیە ئێمەش لە فترەیەکی لە حالەتێکی زۆر تایبەتمەندا دەژیان شڕێک و ئازارێکی زۆر بە ئێمە تێپەڕیوە ئەگەر سەیری کورد بکەین بەگشتی هەست دەکەین نسبەی خوێندەوار زۆر کەمە کە دایک و باوک مناڵێن ئەبێ خوێندەواریان نییە ئەمەش تەئسیرێکی هەیە بۆ چ پەروەردەیەک بەکاردێنن خۆی لەو کاتێک کە خوێندەواریت نەبێت پەروەردەی مناڵ ئەبێتە چاولێکەری دایک و باوکی خۆت تۆ چۆن پەروەردەکراوی هەروە پەروەردەی مناڵەکان دەکەیتەوە ئەگەر نەخوێندەواربی ئەگەر خوێندەواربی محاولەکەی تۆزێ زانیاری بزانی دەربارەی پەروەردەکردن ئەمە تۆزێک فەرقی هەیە گە بڵێن کورد چۆنە دوو جۆریان هەیە بڵێ ئەمانە ئەگەر من سەیری کە بەگشتی پەروەردەی کورد لای ئێمە لەبەرەوە دایک و باوکەکە زۆر مەشغوڵ بوون بە مەوزوعی سیاسی و ئێمە لە چه حالەتێکی دابێن ئێ نام پیاکردن حالەتی ئیکۆنۆمی زۆر تەئسیرە بووە زۆر تەرکیز لە مناڵ نەبووە واتە زیاتر مناڵ نەبووتە سنترومی ماڵەوە ئیتر مشکلەی دایک و باوکەکە بۆتە سنترومی ماڵەوە ئەمەش شتێکی دروستکووە کە مناڵەکانی ئێمە ئەوەی کە من ئەوەکو هیپۆتێسەکە باسێکم مناڵەکان ئێمە زیاتر ئەو جۆراگر و خۆشەویستیان وەرنەگرتووە کە پێویستە چونکە کە مناڵ دروست ئەەکەی ئەوەی زانیارانی ئێمە پێڵێن لە زانستی سایکۆلۆژی ئەبێ مناڵ بێتە سنتروم لە ماڵەوە ئەو ئەبێ هەموو تەرکیزەکە بۆ ئەو بچێ ئەبێ خۆشەویستێکە بۆ هەموو بچێ بەس ئەگە تەرکیز بۆ شتێکی تر مەسەڵەن پیاوەکە بەس فکری لە خۆی کردووە ئافرەتەکە فکری لە ئیشەکانی خۆی کردەوە مناڵەکە بەس لەلایەتەنی شتێک هەبێتن ئەو مناڵە حەزی لە وەکو بڵێ سەیری کەن حەزی لە تەرکیزە حەزی خۆشەویست ئەگەر نەیدێ ڕق و هاوارێکیان ئەگریان ناخۆشی دروست ئەکات هەر شێوەیەکی باڵەتە بکشینە جەمخوا ئەوجر زۆر تەکنیک استراتیقی بەکارێنێ لەوانە شەڕ ئەکاتن لەوانەیە ناخۆش ئەکە لەوانەیە ئەگریەتن ئەمجا زۆر بکە کە گەورەش بێ هەر ئەڵەوێ لەگەڵ ڕەفیقەکانیشی تەرکی هەر حەزی لە تەرکیزە ڕەفیقەکانی سەیریکان ومان ئەوەش مشکلێکی زۆر دروستەکە بەسەگە سەیرکەن کورد کە چی ئەو ناخۆشیش بەسەردادێ بەڕاستی منە پۆزیتیڤم منش خۆشم لە فامیلی کورد هاتوومە دایک و باوکیشم یانی لە فامیلێکی کورد گەورە بووین ئەو زانیارە زۆریانە نەبوو کە ئێستا هەیە کەچی ئێمەش ئەتوانین بە جۆرێک خۆمان بگونجێنین و لەگەڵ هەوڵاتیان هەڵسو و کەوتێکی تەندروستمان هەبێ ئەمەش پەیوەندی زیاتر بە خۆشەویستی هەیە بەڕاستی ئەبێ خۆشەویستی بدەی مناڵ بەبێ شەرت کە ناجح بێ ناجح نەبێ کە سەرکەوتوو بێ سەرکەوت نەبێ ئەبێ مناڵەکەت خۆش بێ ئەم گرۆندەیت بۆ دروستکەی اینجا مناڵەکە زۆر کەسێتێکی سەرکەوتوو بناغەیەکی باشێ بێ مەسلەی کورد وەکو بۆم باسکری ئەو دوو بەشەی هەیە خوێندەوار و نەخوێندەوارەکان ئێستا وا لە کوردستان من هەست دەکەم مناقەشەیەکی زۆر هەیە بۆچوونێکی زۆر هێستا ئاگامان لە پەروەردەکردنی مناڵ بێ بە جۆرێکی تەندروست چی بکەین چی نەکەین باشە ئەمە شتێکی زۆر باشە کە ئەم گفتوگوۆیە دێتە گۆڕەوە بێگومان زیاتر پێویستمان بە زانیاری هەیە و زیاتر پێویستمان بە تەرکیزکردن لەو بابەتە چونکە بەڕاستی بۆ من کەم سەیرێکە مناڵ دروستکردن وەکو بناغەیەکی دوا ڕۆژی میلەتەکەمانە ئەبێ لە سەرتاوە لە پەروەردەی ساوایانەوە لە دواناوەندی و لە ئامادەی و لە هەمووەوە ئەمە ئەبێ ئەگەمە مناڵەکانمان بێ بڕاستی ئەبژی مدگینێ پرسەکەدەن کێشەیە پەروەردەیە بە کوردی و کورد پەروەری کوردێ لە دەرەوەی وەلێت لە دیاسپۆرا هەنێک دەبێژن ڕەڤەندا کورد گەلێکن نەهەندەکەن هەر کەسیش مەش دخوازێ برنگێکی درست زارۆکی خۆ پەردەوا بکێ برنگێکی کوردەواری و ئەو کولتورێ نە ئێک ئەم دناڤاندا بڕاستی پرێس ji her di aliyan da tê ser me başe bi çi rengî mirûdkanê diva kultûrên cewaz da bikare zarokê xwe bi rengekî perwerde bike ku ne dûrî vê civakê bin û hem prensîpê kurdayetî jî wan de bimînin بەڕاستی ئەوەی کە من ئەبێم جیاوازی هەرە گەورەکە مابینی کللتوری کوردی و مابرین کللتوری سویدی ئەوروپاش بەگشتی بەس بە تایبەتی کللتوری سویدی کەوەی من لێرە شازامە ئەو چەند ساڵی کە من لە سوید بینمە جیاوازی هەرە گەورەکە ئەوەیە کللتوری سویدی مناڵ یان ئینسان ئەبینێ وەکو ئیندڤید وەکو شخصێکی تایبەت وڵاتەکەی ئێرە سوید ئەڵێ من مەسئولیاتی مناڵەکە وەرئەگەم کە لە دایک ئەبێ هەتا ئەمرێ ئەڵێ نابێ بیبەستمەوە بە ئیکۆنۆمی دایک و باوک هەر لە بیدایەتەوە لە سوید مناڵکە لە دایک ئەبێ حکوومەتی سوید پارەیەکی تایبەتی بۆ ئامادە دەکە پێ ئەڵێن باوان بیدراگ دوای کە چوو بۆ مەکتەب
پارێکی تایبەتی ئەدەڵێن پێڵێن ستودیە بیدرۆک کە چوو بۆ زانکۆ و جامعە پارێکی تایبەتی ئەڵێن پێڵێن CSN یان وای لەکەن قەت نەبەسترێتەوە بە دایک و باوک وڵات ئەڵێ من مەسئولی مناڵەکانم دایک و باوک ئەتوانن یارمەتی بدەن خۆشی بێن بەس ئێوە مەسئولی گەورە نینە ئەجووالەیەکە کەسێتێکی تایبەت دروست دەکە لە سوید پێڵێن ئیندیڤید یانی ئەوان زۆر ئەو کەسانەیە لێرە گەورە بن بیر لە خۆیان نەکەنەوە ئەڵێن خەونەکانی من چییە چ بخوێنم سەفەر بۆ کوێ بکەم زیاتر بیر لە ماڵەوە ناکەن دایک و باوک و فامیلی من زۆر وەکو کەسێکی ئیندیڤید یان تایبەت دروستە بن ئەمە ئەبێ شارەزایی لێمان لێ هەبێ لای کوردەواری خۆمان سیرکەن ئێمە کە مناڵە دایک ئەبێ یەکسەر بێگومان دایک و باوک و فامیلیەکە زۆر مەسئولیاتی هەڵەگرن ئەوان خواردنی ئەدەنێ ئەمان ئەیبەن بۆ مەکتەب ئەوان بۆ خەستەخان هەموو شتێکی ئەدەنێ ئەجا ئەم مناڵی لای خۆمە لە کوردەواری ئەبێتە کەسێکی کۆلکتیڤ یعنی بیر دەکاتەوە تەنیا بیر لە خۆی ناکاتەوە وەکو سویدەکە بڵێ بۆچێ سەفەرکەم چۆن خەونەکانم چییە زیاتر بیر لە فامیلەکەی خۆی کاتەوە دایک و باوکم چی ئەڵێن چیان پێ باشە چی بخوێنم چی نەخوێنم لەگەڵ چێش و بکەم لەگەڵ چێش و نەکەم اینجا ئەم فکرە کۆلکتیڤە دروست دەکە لە ناو مێشکە کوردیەکە ئەمجا کە ئەم کەسانێکی ئێنە ئەوروپاییەنە ئێرە بڵێن مناڵێ دروست ئەەکەن مناڵەکان ئێرە وەکو سوید گەورە ئەبێ یەکسەر حکوومەتی سوید ئەڵێ ئەمە کوردە کورد نەبێ ئێمە ئاخمانێ ئێمە مەسئولیاتی وەرەگرین گەورە ئەەکەین کە ئەم کەسێتی کووردە شتێک و پیاوێکی کوردم لێ مناڵێکیان هەیە لێرە وەکو کەسێکی سویدی دەرەچێ ئەمجا دایک و باوکەکە لێرە چاوەڕوانێکیان هەیە کە مناڵەکە پرسیار لەوان بکە شتێ بکە لەوان بپێشتەوە کە چی دەبینی دایک و باوکەکە مناڵەکە بۆ خۆی دوای 18 ساڵ ئەڕوات و تەلەفۆنیش ناکە هیچ شتێک ناکە بۆ ژانی خۆی ئەژی اینجا ناخۆشیێک دروست ئەبێەوە ئەوان ئەڵێ ئێمە تۆمان بەخێ و کردو ئەمانە ئەوانش مناڵەکان یێرە کوردەکان ئەڵێ وڵاتی سوید ئێمەیان بەخێ و کرد ئێمە حوڕێتی خۆمانەوێ اینجا مە تۆزێک وەکو بڵێ تەنگ و چەڵەمەیان گفتوگویەک دروست دەکە مابینین دایک و باوک و مناڵەکە ئەمجا دایک و باوکە ئەبێ زانیاری ئەوەیان هەبێ کە کۆمەلگا بگۆڕن لە کوردی بۆ سویدی کۆنسکڤێنزیان چەند عواقیبێکی تێدایە لەوانە مناڵەکان بە جوێرەی تر ئەژین ئەو پەیوەندی نامینێ وەکو لە کوردستان هاتانە لەبەر ئەوەی وڵاتی ئێرە ئەڵێ نامەوێ هیچ کەس وەکو بڵێ مرتبط بی بە کەسێکی تر ناحیە ئیکۆنۆمی دەر هەر کەس بە تەنیا بێ حتا ژن و پیا و کە لێرە شو ئەکەن یەکترە بینن سویدی لێرە هەر کەسە و ئیکۆنۆمی خۆی هەیە ئیکۆنۆمیان تێکەڵاو ناکەن ئەجەمە زۆر گرنگە لای ئێمە بێتە گروپێکی تایبەتی بێگومان ئەمەش باشی هەیە و خراپیشی هەیە لە هەردوو لاچاکە و باشە ئەگەر سێری کۆمەلگای سویدەکان بکەین ئیندیڤیدیەکان زۆر دڵیان خۆشە زۆر سەربەستن ئەتوان سەفەر بکەن کەس لیان ناپرسێ چی بکەن چ شتێک هەڵبژێرن حەزیان لە چ گۆرانی بێت چی درێک لەبەرکەن دایک و باوک و خزم و کارەکان کەس ناتوانێت قسە لەگەڵ بکە ئەوەش خەریکی ژیانی خۆیانن ئەمە شتێکی زۆر باشە بەس هەندێک جار ئەم کەسانە تووشی با بڵێن نەخۆشیە بن یا تووشی مشکلەیە بن ئەو کاتی پێویستیان بە یارمەتیە بێگومان لێرە پسیکیاتری هەیە سیکولۆک هەیە خەستەخانەیە هەموو شت هەیە بەس کە ئەچنە لایەن وەکو بڵێ یارمەتێکی زۆر 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 باش وەرناگرن زیاتر دایک و باوکەکان یارمەتێکی باشتر دەدەن ئەوجا ئەوان ئەو نەقسیانەی هەندێک جار زۆر بەتەنیا ئەبن ئەوجا تەنیایی بۆتە مشکلەیەکی گەورە لێرە بۆیە هەندێک جار خۆکوشتن زۆر بۆ سوسید پێڵێن لێرە کە خەڵک زۆر بەتەنیا بێ زۆر ناخۆش لای خۆمان بێگومان تۆزێ نەگەتیڤە کە مناڵەکە ناتوانێت هەموو شتێ بکە بەبێ ئەوەی پرسیار لە دایک و باوکی بکە بە تایبەتی لای خۆمە ئافرەتەکان زیاتر ئەم مشیان لەسەر قورس بۆتەوە بۆ کوێ بچم سەفەرکەم بۆ وڵاتەکەی دایک و باوکم چی بڵێ کوڕێکتر بدۆزمەوە لەگە کوڕێک بووم لەگە کوڕێک نەم ئەو مۆزوعانە زۆر زۆر قورسترە بۆ زەحمەترە بۆ فامیلی کوردەکە بەس ئەوەی کە باشە لە کۆلکتیڤ لە کللتوری کوردیەکە کە جارێک تۆچی ناخۆشی ئەبیان تووشی ئازارێک ئەمیان تووشی پێویست بە مشکلەیەکی ئیکۆنۆمیە ئەو کاتەی دایک و باوک و خوشک براوکە هەمووی لە چادەرەوتن بە دڵێکی گەورەوە یارمەتی دەدەن. ji bo ku em çeto ji nêzik ve nas bikin û bi bînerên Kurdistan TV bidin nasîn em ji Stockholm çûne Linköping. Bajarê Linköping naskiriye bi fabrîka avakirina balafirên cengî caz û ji bê wê jî du firokxane lê hene
و بزانینگه خواه یا که ده سال 1975 ده هاتی آوا کرن و 26500 خوندوان لحیه ناس کریه. لینشوپینگ لباشور روژاوای استوکولم و 220 کیلومتر جی دوره. ام بونه میوان چتو رسول لجهه کاریوی و بدلخوشی پیشوازی مکر. بش به بش زانینگه خواه بمه داناسین. ام دناف پرتوکخانه زانینگه دا گریان و چتوج مره باسا گوتارین خواه یین کد کووارین زانستی ین ناونتوی دا هاتن بلاف کرن کنفرانسین ناونتوی که او بشدار بویا کر. و باسا تیکلین دنافبرا زانینگهین کردستان و ین سویده دا کر. بری ککشتو بری بین ودانه مگو اگر ریزک نصیحت و تشتی پرکتیک هبن که لسر هر مالباتا که کردستانی کن حال پیش اکران مرنوشتنه تکانی نصیحت نبدی مالباتان كان بسيارتك والله ما بسيارة زوج ترونا بيتوا بس لهمو يقدر كمنال أبي خوش ويستيكي تايبتي بدي أبي ضلت فراوام كي أما زوجري كضلت فراوام كرد إن جاء أتواني لما نالك نزيق بيتوا لبر أوي دروس كردني كسيتي إنسان لكاتي دايقبون تا 3 سال زور جرينجا لم 3 سال زوج ترو أدا بزوج هر 3 سال دست بيكي 3 سال دست بيكي بالله يك لو أنا مثلا كمنال دايق بي زور پێویستی بە مۆدێل هەیە ژیان چۆن دروستە بێت چونکە لەناو مێشکی مناڵ هیچ شتێک نییە تەعامل لەگەڵ خەڵک چۆنە هەڵسو و کەوت لەگەڵ چۆنە سەیری دایک و باوکەکە اینجا ئەگەر دایک و باوکەکە ئەو خۆشەویستیان پیشاندا کە مناڵەکە لە باوشێ بکەن کە پێویستی بە ئازار بوو یان کە ئازاریە بوو یان کە پێویستی بە خواردن بوو قسەی لەگەڵ بکەن یان حەزی لێ بوو یاری بکە ئەبێ بچن یاری لەگەڵ بکەن کە مناڵ دروست ئەکەن ئەبێ کاتێکی تایبەتی بۆ دانێن يعني لو أنا 7 ساعات 8 ساعات بيوي منال أما زوج جرينجا بلا منال بي أو منال هالكاتي منال سيجنالي كت أداة يعني شاني كت بأداة أبي بزاني معناه شيء هندي جاي كمنالك أجريه مثلا دو جور هي بشي كريكات ودا جارك أتواني بتشتلاي هل لو يقصي لقلبك لو أنا كربيتو نجريه دانيكي تريش أتواني هل يجي لباوشي داني جزائر يعني نها ما قلت ليدان لفي ولاتي قدخية ونصيحتنا كي تشكسي لزاروك خبده لبس سيستم الجزاء شاشة يعني راسته نخير راسني أوي من أجام ليبي أوي سيستم الجزاء والك من على كان كجورة أبن زور ترسيك يعني قلبي بر أو كهر إيش يبكى ترسيكي بيوه على أجا سنكهم شتي أخوم لداني أخوم لو إيش سنكهم لداني أخوم لما كتب باش نبم لداني أخوم يعني لا ناو خلق شتيكي باش نريم لداني أخوم جزايك أخوم أما ده بتبشتك لجياني أو جد دروستي نكي باشتر لو باشتر بيبلي تو نابي أمشتا ويبكي حدودي بوداني بس بويرونك وبو نابيتن لو كجزاي بوداني باشد همان وتايدا دوشي وهنا شويكي كدبين التلقيني دي يكسر جزارو كرد بيجي وابك وامك أفهان شاشة وأفا ديجي راسده شويكي دينجي هي سلوك ناف ماليدا إكسن مزن زاروك لوان دنيرن يعني مبروب سلوكي خواه بيش زاروك خود كي بيتشر راسته شاشة قالك جاران سويديش دبينت بي زاروك قداري ناكن جوان بيجي تشبكه زاروك دنير تشتكي أو لا وقت تدكن حتى كي جانواته أفقوتنا هان راسته درباره وكو موديلك راست زوجرينجا منال جو لقصة كان كم رادقري سيري تصرف الذكاء أما زور باشا أو كم سير مان كردوا أو موديلاني كلام الله ودايكو باو رزيك تلاقين كم نال كانش جوربون أو موديل دروس كانوا خجوربون لقل هاوريه كان يان لقطة خانة يان لقل خوش بيست كان يان لقل دايكو باو كان جاردنجي هين الواري دبستانه بتا خواندنا ماده سایکولوژی د مکتبان ده چند گرینگه و لازمه جکیجان پلی ده دست پی بکه خوی زانیاری سایکولوژی وەکو مجالێکی دیسپلین بابەتێکی زۆر زەحمەتە لەبەرەوەی مستەڵەحات و کەلیمات و ئەمە ئەوانە زۆر زەحمەت ئێستا لە ئامادەی واتە لە عەدادیە لێرە یومناسی پێدرێن ئەخوێن لە کۆتاییەکەی یان لە دوو یان لە سێ یومناسی لە کۆتاییەکەی ئەوش بە شێوەیەکی ئاسان وەکو دیسپلین ئەخوێنن کە بێنە دانیشگا ئینجا
ئەتوانن بەتەواوی بخوێنن بەس بۆ لەبەر ئەوەی مۆزوعەکان زۆر قورس و گرانە ناتوانێت زوو بخوێنی من پێم باش نییە کە زوو بخوێنی بەس وەکو زانست ئەتوانی تطبیقی بکەی ئەتوانی بەکاری بێنی لە مامۆستایەکان ئەتوان بەکاری بێنن ئەوانەی کە لە مەکتەبی سەرەتایی یان لە دواناوەندی یان لە ئامادەی ئەتوانی زانستی سایکۆلۆژی دەتوان لە هەمووی بەکار بێنن بەس بۆ خوێندکارەکان بۆ قوتابیەکان خۆیان ئەتوان تۆزێک درەنگتر لەبەرەوەی بابەتەکان تۆزێک قرس نەزاریاتی زۆرتیایە مۆدلیتیایە ئەوە تۆزێک لە دانیشگان بخوێن باشترە بەس بێگومان سایکۆلۆژی بەشێکە خۆمان ئینسان تەنها بایۆلۆژی نییە ئێمە سایکۆلۆژیشین زۆر گرنگە ئەبێ سایکۆلۆژی مناڵ هەبێت یعنی هەموو پلەیان ما نەپێویستە ئەو مامۆستا بە ڕەنگێکی تەربیە ببن بەری و هەرن خەڵکی تەربیە بکەن مامۆستا مەسەلەن لە کلاسەکەیە هەر ئەوە نییە فێرە نووسین و خوێندنیان بکاتن ئەبێ چۆن تەعاملیشیان لەگەڵەکە ئەمجام تەعاملە پێویستی بە زانیاری و زانستی نەفسیەتی مناڵەکان هەیە قدرەتی وان چۆنە لۆ زاکیرە قدرەتی وان چۆنە لە کلاسێ بن 45 دقە سەعاتێ بە چ جۆرە فێریان کەم فێرکردن بە چەپڵیان بۆ لێدەم یان بۆیان ڕوونکەمەوە یان تهدیدیان بکەم ئەم کونجکۆپانە زۆر گرنگە ئەبێ بیزانی ئەوجە بۆیە لای ئێمە نازم لە کوردستان لەوانەیە دەستیان پێکردوی بەس لای ئێمە ئەوانەی کە ئەبن بە مامۆستا ئەبێ بەشتێکی سایکۆلۆژی بزانن ئەگەر کلاسەکانیان مابینی ساڵی 6 ساڵ تا 9 ساڵە ئەبێ بزانن لەو 6 ساڵ تا 9 ساڵ عقلێتی منداری سنوورەکانی چەندە حدودەکانی چەندە حەزی لە چیە حەزی لە چی نییە قودرەتەکانی لەشی چۆن نییە ئەم زانیارانە زۆر گرنگە بۆ مامۆستەکە بزانی ئەوجە لای خۆمان ئەبێ ئەگەر نەشیان خوێندبی لە دانیشگای کوردستان ئەتوانن بچین بۆ وەرکشۆپ یعنی ئەتوانی ئێمە لێرە ئەتوانین لە ئەوروپا بچین وەرکشۆپێکیان بۆ دابیم کە لە چ کلاسێک پێویستن بە زانیاری سایکۆلۆژی مناڵەکانی هەیە بۆیان ڕێک پێگەم بۆیان باسکەین کە چ گرنگە بێجگە لە نووسین و خوێندن ئاگاتە لە نەفسیەتی منداڵەکان بێت چونکە ئێوە زۆر تەئسیریان لێکان نێرینە ئەم بێژن دەسەڵاتدارên کوردستان عێراقی بەرامبەر مادە سایکۆلۆجیا و تدریسا وێ و معهدە سایکۆلۆژیا یان کولیە وێ ینی چاوایە نێرینەوان بتەبایی بگەلم پەریش بۆ بێ مەسەلەیە والله هەیە من شارەزام لێبی من چوومەوە کوردستان مانگی دوو چووم لەگەر بەڕێز دکتۆر ئەحمەد جزەیی سەرۆکی جامیعە سەلاحەدین بابەتێکمان باس کرد لەوێ بۆی من پرۆژێکتێکم لێرە پرۆژێکتێکم لەلایە ئەمەوێ و مەجموعەیەک لە کوردستان بێن لێرە دکتۆرا بخوێنن من شوێنیان بۆ دۆزمەوە شوێنیان بۆ دابینەکەم و کۆرسەکانیشان بۆ دانێم پرۆژێکتەکەی من وابێت دکتۆرا بخوێنین لە مەجای وەکو بڵێ سایکۆلۆژی بەس چەند مشکلەیەکی بیرۆکراتیمان لایە چیە بێتن بە چ زمانێک دکتۆرایەکە بنووسنەوە بە کوردی یان بە ئینگلیزی ئەو کەسانەی لێرن ئەمە لێرە مەسەرەن ئەبینە سوپەرڤایزەر بە چ جۆرە یارمەتیان بدە ئێستا لەو بابەتە تۆزێک قسەی لەکەین بەس دوای من چوون بۆ کۆلیژی پەروەردە وتم زان بەشی سایکۆلۆژی هەیە بەشی سایکۆلۆژی وەکو ئەوەی کە ئێمە هەمانە لە سوید نییە ئەو بە 5 ساڵ وەکو بڵێ مادەیەکی زۆر زەحمەتە 5 ساڵ ئێمە کلینیکیشمانیان لەگەڵ نەخۆشدانیش و فێرەبی بەس لە کوردستان وەکو سوسیۆلۆژی ئەخیوێنی ینی بۆچوونێکی تر هەیە لەوێ سەری ئینسانەکە ئاڵم بەشێکە لە کۆمەلگا ئێمە زیاتر کۆمەلگا چاپکە اینجا ئینسانەکە بەخۆی چاگەبێ ئێمە لێرە ئەبێ سەری مرۆڤەکەش بکەین مرۆڤەکە چۆن پەروەردەکەی اینجا توانین تەئسیر لە کۆمەلگاکەش بکەین ئەوژە من کە بینم لەوێ پرۆگرامێکی سایکۆلۆژی وان نییە دخوا پسپۆری دە سایکۆلۆجیدا لەوێ زانینگەهەیە دەرزان دەدی بەریتە دەرباسی هەندر بی خوندەوانی تەش gelek welatانن ji gelek netewayan gelek zimanan hatine li vir dixwînin berî tu derbasî hindir bibî tu çi amadekarî xwe dikî tu xal bi xal ji me re bêje ka tu çi dikî rengê cilê te çi ne çima ji me re şîrovê jî bike çima welê ne û tu ser çi û çi re derbas bî wexta berî tu dersa xwe bidî ئێمە لێرە خوێندکارەکانمان سنترومن ئەوان گرنگترین شتن لای ئێمە ئەبێ سەیریان کەین ئەوان چۆن حەزیان بە چ جۆرێکە لە دەرزگوتنەوەکان و ئەوان ئەتوانن هەر کاتێک بێ ئەتوان بێن پرسیارمان لێ بکەن بڵێن ئەم شتە تێناگەین ئەوان هەر کاتێک ئەتوانن بڵێن ئەم کتابەی تۆ هەناوتە من زۆر باش تێناگەم ئەتوانی زیاتر ونکەیتەوە واتە پەیوەندی ئێمە و خوێندکارەکان لێک ئاستا ئێمە لە سەرەوە نینە ئەوانش لە سەرەوە نینە ئێمە وەکو دیالۆگ
ئەم شتە بەڕێوەدا ئەجا پێدەگۆگی ئێمە پێدەگۆگی دیالۆگە ئێمە ئەڵێن ئیشی مامۆستایەکان لەگەڵ ڕێبگان بەیەکەوە ئیشمان ئەوەیە فێرە شتێ کۆنتێکستێک دروستکەین کە فێرە زانستی سایکۆلۆژی بین اینجامە ئەمە زۆر گرنگە کە بەس ئەمن بەتەنیا هەموو شتەکە قەرار نەدەم تەڵەبەکانیش ئەبێ قەرار دەم بەیەکەوە چی بکەین ئەوجا ئێمە بۆیە مشارەکەی خوێندکارەکان زۆر ئەەکەین لە شتەکانی خۆمان پێش ئەمە گۆڕانکارێک پێ بکەین پرسیار لە خوێندکارەکان کە من چوومە ژوورەوە مەسەلەن ئەگە یەکەم جار مەسەلەن خوێندکارەکانم ببینم یەکەم جار دەست پێکەم باسی خۆمە کە من ئەڵێم چێمە ناوی خۆم چییە چیم خودووە بەشە ئەکسپێرتیسەکەی من چییە ئەو تقریبا بە 5 دقیقە باسەکەم دوای باسەکەم ئەمڕۆ باسی چی ئەەکەم محاضرێکە من بڵێ مەگە محاضرێکی 2 ساعت یان 3 ساعتی ما بێ 2 دقیقە یەکەم بە کورتی بۆیان باسەکەم محاضرەکەی من لەسەر چی ئەڵم خاڵ یەکەم باسی بەگشتی باسی ئەم نەزەریە ئەەکەم دوای ئەچم باسی چەند نەزەرێکی بچووکتر ئەەکەم کە لەوە هاتوون اینجا دوایی خلاصەیە باسەکەم اینجا دووبارە ئەچمە ناوە و محاضرەکەم تا ساعتێک دوای پەوسێکیان دەبمێ ڕستێکە چارێگەک خاوە ئەخۆن چای خۆن تۆزە ئەخۆن یەنەوە دووبارە بەردەوامە بین اینجا تا کۆشەکەم تەواو بینجە لە کۆتایی پێ ئەڵێ ئێڤالوێیشن هەموو خوێندکارەکان ئەتوانن من ئەوە بکەن وەکو بڵێت تەخمینکەن یان بنرخێن بەڵێ نرخاندنی پێڵێن ئەنجا نرخاندنی کتێبەکان کە من بەکارم هیناوە نرخاندنی پێدەگۆگی من لە شتێک باش بووم لە شتێک کەمتر باش بووم نرخاندنی ئەو بابەتانی باسم کرد نرخاندنی نەزاریەکان ئەجا هەمووی کوئەکەنەوە ئەجا هەموو کاتێ من کە کۆشەکەم تەواو بوو سەیری ئەو بابەتە ئەەکەم بزانم خوێندنەکارەکان چۆن منیان نرخاندووە ئەو شتانێک کە ئەوان پێیان باش بوو من بەردەوام ئەبم باشتریش ئەەکەم ئەو شتانێک کە ئەوان پێویستیان یان تەرکیزیان لەسەر بوویان ویستیان من ئەو ڕێگا بگرم من بۆ جارێکی تروا خۆم ئامادەکەم ئەگەم لە ئامۆژگاریەکانی وان ئەبێ تەگەلێک لیکۆلینکردن دووارێکیدا ژێرە دەبێژن ئیمپاتی بڵاتینێ ئەنەزانم ئەو یا کوردی چییە بەلکی بەرەمبەری وێ کوردی نەبێژی بەس ژمەرە وەڵێ بگوتنێ سادە تکاری شیرۆڤە بکی ئیمپاتی چ تشتە ئەوەی بە کوردی کە پێم زۆر گونجاوە نەستە ئێستا ئەڵێن نەست پێ ئەڵێن ئەمپاتی وشێکی جوان و ئەوە شە بەس وشێکی تازەش ئەتا ئێستا زۆر بەکارمان نەهێناوە بێگومان زۆر پێویستمان پێ بەکاری بێنین تا بزانین من بەستی ئەمپاتی بەس ئەمپاتی لە سێ بەش پێک دێت کە من و تۆ دانیشین مەسەلەن کە تۆ لە حالەتی ئەحساسی تایبەتدای یان لەوانەیە دڵت خۆشە یان دڵت ناخۆشە یان هەز بە هیچ ناکەی یان هەز بە خۆشی ئەەکەی یان هەز بە دڵتەنگی ئەەکەی یان هەز بە ترسێ ئەەکەی ئەوە بەشێکە لە تو بەشێکی تر تۆ فکر لێ ئەەکەیتەوە چی بکەم چی نەکەم تۆ فکرەکانت چۆنە ئەجا من بزانم ئەحساسەکەی تو کامەیە بەڕاستی هەڵی دەم بزانم تۆ لە چه ئەحساسێکی دوو بزانم تۆ بیر لە چی ئەەکەیتەوە لە نەفسی کات و سێیەم کە ئەمە شتێک بکەم بۆ تو تۆزێک ئازارەکەت کەم بێتەوە ینی حاڵەتەکەت باشتر بێ کە من ئەو شتم کرد ئەوجە من ئەتوانم بڵێم ئێمپاتیمە تۆ بدەمێ تۆ بەڵێ من ئێمپاتیمە ئێمپاتی نیمە ئێمجا ئەم شتە ئەبێ بکەیت ینی هەندێک جار من ئەتوانم بزانم تۆ هەست بە شتێ ئەەکەی بەس ئەگە من هیچ نەکەم چۆن ئەتوان بووم بە ئێمپاتی ئێمپاتی ئەوەیە کە شتێ بکە لە حالەتی کۆنکرێت کە تۆ تۆزێک باشتر بکە حالەتەکەی تو کە لەوەی لێیەتی ئەمجا پرسیاری دووەمەڵێ سەبەبەکەیی هەندێک کەس ئێمپاتیان هەیە هەندێک کەس ئێمپاتیان نییە ئایا ئەوە لە دایکە بێ یان ئەوە ئەتوانی فێری بی ئێمە ئەمپاتی تەمان وەکو پێڵێن لەڤلی هەیە هەندێک هەیە زۆری هەیە هەندێک هەیە کەمی هەیە ئەوەی من ئاگادارم ئەو لێ کەڵۆنانەی من کردومە ئەوەی گەیشتونەتە ئەو خەناعەتەکە هەموو کەس لە دایک ئەبێ بە جۆرێکی نزم ئێمپاتی هەمومان ئێمپاتیمان هەیە بەبێ ئێمپاتی ناتوانێت بژین لەبەرەوەی دەربارەی کۆمونیکە خوونە لەگەڵ خەڵکی تربی تێبگەی ئەگەنا ناتوانێت بژیت بەس ئەوە ئەتوانی بەهێزتری بکەیت بکو لە پەروەردەکردن ئەگە مەسەلەن لە بیدایەتەوە مناڵەکە شتێکی لە مناڵێکی تردا ئەبێ بڕن کەوتەوە کە ئەو ئازاری هەیە کاتولەیەکی تردابی بکەیت و بڵێ ئەم مناڵەکەیت ئازاریە هێشتن و باش نییە ئەوش کە فێر بیتن یەکسە ئەتوانی وەریگرێ ئەگەر ینی بە سوسیالیسە خوونە
پەروەردە بە پەروەردەکردنە ئەگەر لە ماڵەوە دایک و باوکە پەروەردەیەکیان کرد بڵێن چۆن تەفسیری ئەحساسەکانی خۆی بکە چۆن شتێکی هەیە دایک و باوکەکە لی تێ بکەن یان لە مەکتەب مامۆستایەکە ئەم شتانەی زۆر بۆ باسکردن اینجا ئەتوانین تەتەویری پێ بکە زۆر گەورەی بکە لێرە لە وڵاتی سوید ئەم شتانە زۆر بۆ مناڵ باسەکەن خۆت لە شوێنێکی تردا بنێ ینی کە مناڵێکێتی یاری بکە ئازاری بێ تۆ چۆن بگیرەکەیتەوە لە ئێستاەوە مناڵەکان فێر بکەن کە بزانە خەڵکێکی تر ئازاری هێمانەی چییە چه ئەحساسێ بەکاربیێنی يعني ام بيجن دهندر صنعتان دا دكتور مهندس كاركر ماموستا دكيشان صنعتان دا جرينجا كو امباتيا مرام بل لو وكبلي او كارانه كبيوندي بانسان وهي تو كارك لكاركي تو انسانك تريتيا مثلا لخستخانه لە دوکاندا ئەوەی من سێرم کردووە وەکو بڵێ سایکۆلۆژ یان ئەوانەی کە لە خەستەخانەی ژەکەن دکتۆر و نێرس یان ئەوانەی کە بەحسی ئیجتیماعینە لەگەڵ خەڵکی تریشکەن ئەمپاتی بەشێکی زۆر گرنگە لە کارەکانیان لەبەر ئەوەی دەربارەی ئەوەیە کە گوێڕاگرتن لە ئەوان ئەحساس و هەست و نستی ئەوان ئەگەر ئەو معلوماتە وەرنەگری ناتوانێت کارێکی باش بکە حتا بچیتە لای دکتۆر تەنها دەرمان نووسین نییە نیوەی عیلاجەکە تەعاملە ئەگە تۆ تەعاملت خۆش بێ لەگەڵ نەخۆشەکەت بەس تەعاملەکە نیوە عیلاجە ئەچێتە ماڵەوە تۆزێ باشترە بێ بەس تۆزێ لەگەڵ باش دەرمانیشی نەدەیتێ دەرمانەکە نیوە عیلاجە اینجا من زۆر گرنگە بابەتە لێرە زۆر بەکاری دێنین دکتۆرەکانی ئێرە زۆر سێ خەستەخانەیەک دۆقە لەگەڵ باتە ژوورەوە جوانی سوکانزانی ئەمە تەسیری هەیە بۆ چابوونەوە لێکۆڵینێتە دیارکردن هەنێک سنعات دژواکێدا امپاتیا وان بلنده هنا كان جيل خواريه وكو مثلا بزيشكو سيستر وانا اويكو بنخوشين رددن دستينن امباتيا وان لغور لكوديناتا الخواريه كاسين فيلسوف سايكولوجي كاسين كو ببرسي جواكي رددن دستينن امباتيا وان بلنده تليكولي چما وليه بله لكلنا وكاين من وكتو باسيكي وابشانيا كواني سايكولوجي ام بحث اجتماعي سوسيونوم بيان ليرا کە لەگەڵ خەڵک ئیش دەکەن کە مشکلەی زیاتر منها خۆشی نەفسیان هەیە یان کۆمەڵایەتی لە فامیلیەکان ئەو جۆرە ئیمپاتیان زۆرە دوای چەند ساڵێکی ئیش بکەن ئیمپاتیان زیاتر ئەبێ یعنی تێگەیشتنیان لەگەڵ خەڵکی تر بەس وەک ئەوەی کە من لە کۆڵنەوەکانم بینیومە کە ئەوەی کە دکتۆرە یان نێرسە ممەریزەی پێڵێمەڵم لە کوردستان ئەوان دائەبەزێت چەند ساڵ ئیشکەن ئەمانە کەمتر ئەبێتەوە اینجا زۆر هۆکار هەیە ئەڵێن لەبەرچی وایە ئەوە ئەو هۆکارانێک کە من شارەزای بم لە زیاتر تۆزێک پەیوەندی بە جۆری خوێندنەکەی لێکەرێ و وەکو بڵێ دکتۆر و نێرسس هەیە ئەوان زۆر تەرکیز لەسەر ئەناتۆمی ئینسانەکەن ئەڵێن برینێکە ئەبێت چاک بێتەوە زۆر تەرکیز لەسەر بابەتی ڕۆحیەکە ناکەن سایکۆلۆژیەکە ناکەن و زۆریش ناخوێنن یعنی خوێندنەکانیان زیاتر تەرکیز لەسەر ئەناتۆمی یەک ئازارێکی بۆی چایکەین تااقەتمان نییە زۆر قسەی لەگەڵ بکەیان گوێ لێرە بگرین ئەوە ئیشکاری منێ جوان لێ دەکەن نەخۆشەکان ئەڵێن ئەمە چی ئەم دکتۆرەوە هیچ قسەی لەگەڵ نەکرد پرسیارێکی لێ نەکردمەوە بەس سایکۆلۆژ و سوسیۆنۆمەکان قسە لەگەڵ نەخۆشەکانی نەکەن مشکلەکە چییە گیان لێ ڕادەگرن قسەکانی وان زۆر بە گرنگ دەنرخێنن اینجا بۆیە ئەو نەخۆشانە کە چین لای سوسیۆنۆمیانەوانەی کە ئیشیان هەیە لای سوسیۆنۆمیان لای سایکۆلۆژیکە ئەوەی من بینیمە زۆر پێیان خۆشە بچێنەوە چونکە گیان لێ ڕادەگرن بە گویان لە ڕوحیان لێ ڕادەگرن لە قسەکانیان بەڵام لە دکتۆر و لە نێرس زیاتر سەیری لەشیان ئەەکەین و چاکیکەین و بەڕێکەین و اینجا بۆیە نەخۆشەکان زۆر حەزیان لێنی ئەڵێن ئیمپاتی وان زۆردا دەبەزێ کاکشتۆ گەلێک سپاس لەسەر وازانیاری و ئاگاداریان گران بەها ئەم سپاس دکەن دە پێشوازیامە کرد هەروەها ئەم سپاس دکەن ژێ بینەرن کوردستان تێڤێرا و حتان هەڵ پێش ئیکرانێ مەمان تێبینی و رەخنەیە خوا بشینن سەر مەیلامە و حتا پرۆگرامەکەدن هەر شاد و بەختەوار